بینەرانی شار پرێزم کاتتان باش لە ئەڵلقەیەکی تری بەرنامەی ئارمادا هاتینەوە خزمەتی ئێوە لە ئەڵلقەی ئەم جارەدا میوانداری خاتونێکمان کردووە. ئەوش خاتونێکی دیارە، خاتونێکی چالاکی بواری سیاسیە، ئەوش خات و تارە حسەینە. خات و تارە ئەم کاتت باش. کاتەوە باش، زۆر سپاس. خات و تارە خۆت کەسێکی ناسراویت، پێمان خۆشە لە زاری بەڕێستەوە زیاتر خۆت بناسێنیت بە بینەران. بەڵێ، زۆر سپاس بۆ ئێوە، سپاس بۆ تۆ لانەخان و هاوڕێیانت. بەرنمەیەکی گرنگ و پێویست بەڕێوە ئەبن. سپاس بۆی کە ئێمەشتان بەسەر کردەوە. من تارە حسێنم، لە دایکبووی ساڵی 1970 لە دەربەندی خان لە دایک بووم و دواتر بۆ ماوەی چەند ساڵێکی زۆر لە کەلارژیاوم و خوێندنی سەرەتایی و ناوەندی من هەر لە گەرمیان بووە. دواتر بە هۆکاری هاوسەرگیری لە ساڵی 2001ەوە لە هەولێر ژیاوم هەتاوەکو 2017 و بە هۆکاری ڕەوشی سیاسی هاتمە هەرێمی سلێمانی. سەرکەوتو بێ تاراخان، خۆشحاڵ بن. تاراخان وەک کەسێکی دیار و کەسێکی چالاک، دۆخی ئێستای هەرێمی کوردستان چۆن دەبینیت؟ پەیوەندی نێوان هێزە سیاسیەکان و پێگەی نێودەوڵەتیان چۆن دەبینیت تۆ؟ بەڵێ، هەڵبەتە دۆخی سیاسی گشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە دۆخێکی ئەتوانی بڵێ دەرباسکردنی قۆناغ بۆ قۆناغێکی تراتی ئەپەڕێ. کوردیش بۆ خۆی کارکتەرێکی سەرەکی گۆڕانکاریەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. ئێستا هەر هێزێک، هەرزل هێزێک خواستی بەجێکردنی دیزاین و ئامانجەکانی خۆی هەیە لە ناوچەکەیە. کوردیش ئەتوانی بڵێ وەکو کوردستان، وەکو هەر چوار بەشی کوردستان دانەبراو لە یەکتری، ئەتوانین بڵێن هەم ئەتوانێت ببێ بە هۆکاری ئاڵۆزیەکانی ناوچەکە، هەم ئەتوانێت ببێ بە کلیلی چارەسەری ناوچەکە، چونکە ڕاستەوخۆ بە چوار دەوڵەتی سەرەکی ناوچەکەەوە گرێدراوە. بۆیە ئاڵۆزیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە گشتی کوردستان پەیوەندیدارەکە و بە کوردستانیش بە هەمان شێوە بە پێچەوانەوە. لە ئێستەیە ئەتوانین بڵین ئێمە وەکو باشووری کوردستان خاوەنی کۆمەڵێک دەستکەوتی گرنگی خۆمانین. ئەویش بەرهەمی خوێنی شەهیدانە، بەرهەمی تێکۆشانی پێشمەرگە گیان لە سەدەرچەکانی ڕابردووە، بەرهەمی ڕاپەڕینی جەماوەری کۆمەڵگەی باشووری کوردستانە لە دایکانەوە تا گەنجەکانمان، هەتا هەموو چین و توێژەکانی ئەم کۆمەڵگەیە هەمومان نەزانین کە ڕۆڵیان هەبوو لە ڕاپەڕیندا. بە دڵنیایەوە خاوەنی دەستکەوتێکین لە باشووری کوردستان و ڕۆژاوای کوردستان ئەمڕۆ خۆشبەختانە ئەویش بە خۆی خەریکە ئەبێ بە خاوەنی ستاتۆیەکی خۆی و خۆسەریەکی خۆی و لە باکووری کوردستان تێکۆشانێکی گرنگی گەلی کورد بەڕێوە ئەچێ. ئەتوانین بڵین کورد گەیشتۆتە قۆناغێک کە ئیدی لە ڕابردوودا شەرمی لە هەبوونی خۆی ئەکرد، لە زمان و کەلتوری خۆی ئەکرد وەکو کورد، بەڵام ئەمڕۆ خۆشبەختانە شەڕێکی دیموکراسی، شەڕێکی مەدەنی بەڕێوە ئەچێ و لە باکووری کوردستان گەلی کوردیش ئەتوانین بڵین تا ڕادەیە گەیشتووە بە ئامانجەکانی، بەڵام تێکۆشان بەردەوامە. ڕۆژهەڵاتی کوردستان بێگومان بزوتنەوە ئازادی خوازەکان تێکۆشانی خۆیانەکەن و هەوڵدانی خۆیانەکەن و بە دڵنیایەوە هیچ هەوڵدان و تێکۆشانێکی ئازادی خوازان بەبێ گەیشتن بە ئەنجام دروست نابێ. ئەوەی کەمە بەسمە باسی کەم بەڕاستی لە هەر بەشێکی کوردستان وەکوتم ئەم دەستکەوتانە هەیە، بەڵام لە هەمان کاتە کۆمەڵێک دوژمن و داگیرکاری ئێمە هەیە. تا ئێستاش چاویان لەسەر دەستکەوتەکانی کوردەوە لە هەر شوێنێک دەستکەوتێکی گەلی کورد هەبێ مەترسی لەسرە. عیلاقاتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی ناوەندیدا ئەتوانین بڵێ عیلاقاتێکی ناسەرکەوتووە، عیلاقاتێکە نەیتوانیوە لە ڕووی ئیداریەوە سەرکەوتوو بێ، لە پەنایدا لە سایەدا کۆمەڵگەی باشووری کوردستانیش بحەسێتەوە و بەلایەکی تردا لە دەوڵەتی تورکیاوە هێرش و داگیرکاری و ئۆپەراسیۆن بە شێوەیەکی بەردەوام بۆ سەر باشووری کوردستان، بۆ سەر ڕۆژاوای کوردستان هەیە و حاڵی حازری کە ئێمە تیایم چاوپێکەوت ناکەین چەکی کیمیاوی بەرامبەر بە هێزەکانی پاراستنی کوردستان بەکارهێنراوە. گوندەکانی باشووری کوردستان، چیاکانی باشووری کوردستان، ژینگە و مەڕووماڵات و سروشتی ئەم هەرێمە هەمووی لە بەردەم تۆپ و تیارە و هێرشی بێڕەحمانی دەوڵەتی تورکیادایە. بەڕاستی قۆناغەکە قۆناغێکی زۆر هەستیارە، قۆناغێکە مەترسی گەورەی لەسەرەوە پێویستی بەوە هەیە کە کۆدەنگیەکی هێز و لایەنە سیاسی کوردیەکان هەبێ بۆ پاراستنی و دەستکەوتانەی هەیەەوە بۆ گەیشتن بۆ ئامانج و دەستکەوتانێشی کە هێشتا بەدەست نەهاتوون. بۆ ئەمە ئەتوانم بڵێم لاوازیەکی لایەنە سیاسیەکان هەیە، کەم هاتنە لای یەکتر، کە نەبوونی یەکڕیزی گەلی کورد هەیە کە ئەمە زیانی بۆ هەر چوار بەشی کوردستان هەیە. من پێم وایە ئەگەر بێت و هێزی کوردی و لایەنی سیاسی کوردی چه بە
پەیوەندیەکانی لەگەڵ حکوومەتی عێراقدا و چ لە ڕووی نەتەوەییەوە پێکهێنانی یەکێتیەکی نەتەوەیی بەڕێوە نەبات لە کاتێکی نزیکدا ئەم قوارەیە و ئەم دەستکەوتی لە باشووری کوردستان هەیە لە بەردەم مەترسیەکی گەورەدایە. هێزە کوردیەکان لەناو خۆیان یەکگرتوو بن سەردانەکانیان تۆکمە بکەنەوە ئەم چارەسەر بکرێت ئەم دۆخەی ئێستا. ئەمە خاڵی وەکو ئەڵێ خاڵی هەرە کۆتایی و حساس و گرنگی ئەم قۆناغەیە، ینی من وتم ڕەنگە دوا هەل بێ بۆ ئەوەی بەڕاستی کە هێزە کوردیەکان بێنە یەک دەوری یەک مێزەوە بەڕاستی کۆ ببنەوە بتوانن پلانێکی هەم کاتی هەم استراتیژی دابنن، چکە هەم ئێستا ئێمە مەترسی لەسەر دەستکەوتەکانمان هەیە، هەم لە داهاتوش پلانی استراتیژی بۆ داگیرکردنی ئەم ناوچەیە هەیە، وەکو هەمومان نەزانین لە عقلیەتی دەوڵەتی داگیرکاری تورکیا و دەوڵەتانی دیکەی داگیرکاری ناوچەکەشدا هەیە کە دەوڵەتی عوسمانی بگەڕنەوە کە لە چوارچێوەی میساقی میلیدا بە ئامانجەکانی خۆیان بگەن و بە تایبەتی شخصی ڕەجەب تایب ئەردۆغان چاوێکی بەم ڕەنگەی لەسەر ئەم ناوچەیە هەیە و گەڕانەوەی ویلایەتی مۆسڵ واتە داگیرکردنی تەواوی باشووری کوردستان. تارەخان زۆر کات ئەوترێت هەرێم بە قەیرانێکی قوڵاتی ئەپەڕێت، قەیرانی سیاسی و دارایی کۆمەڵاتی تەنگی بە هاوڵاتیان هەڵچنیەوە، چی بکرێت بۆی ئەم قەیرانانە کۆتایی بێت یان کاریگەریەکانی کەم بکرێتەوە؟ بەڵێ لە ڕاستیە من پێم وانێ هیچ قەیرانێک سروشتی بێ و هیچ قەیرانێکیش لە خۆیەوە نەهاتووە. سیاست ئاڕاستەی دروستکردنی قەیرانیان بژێوی و ژیانێکی گونجاو بۆ کۆمەڵگەکەی دائنێ. هێزگەلێکی کە لەم هەرێمە سیاسەتەکەن پێشنگایەتی دەسەڵات و بەڕێوەبردننی ئەم هەرێمەکەن بە عقلێتێکی تەسکی حزبی، بە عقلێتێکی تەسکی بنەماڵەیی، بە عقلێتێکی تەسکی شخصی سیاسەتیان کردووەوە. بگرە سیاسەتەکانی ئاخسۆتە بەرژەوەندی خۆیان، خزمەتی بەرژەوەندیەکانی خۆیانەوە، بۆیە هیچ کاتێک بۆیان گرنگ نەبووە قەوارەی هەرێمی کوردستان، دەستکەوتەکان، خوێنی شەهیدان، بژێوی ژیانی هاوڵاتی، مامۆستایان، موچە خۆران، خزمەت گوزاری بۆ هاوڵاتی، ڕەوشی پەروەردە و تەندروستی نەوەکانی داهاتووی ئەم وڵاتە لە ڕووی کەلتور و کۆمەڵگە و پرسە کۆمەڵایەتیەکانەوە بۆیان گرنگ نەبووە. ئەوەندەی ئامانجیان گەیشتن بە چاڵەنەوتێکی زیاتر بووە، ئەوەندەی ئامانجیان گەیشتن بە کۆمپانیایەکی زیاتر بووە، زیاتر پارە کەڵەکە بکەن بۆ خۆیان. بەڕاستی سیاسەتیان ئەتوانم بڵێم بەدەر لە ویژدان و ئەخلاقەکە بەکارهێناوە کە پێویستمان بە گەڕانەوەی ئەخلاق و ویژدان هەیە بۆ سیاست. تارەخان تۆوە گژنێکی چالاک ڕۆڵ و پێگەیژن لە سەرکردایەتی سیاسی و ئیداریدا چۆن دەبینیت لە هەرێمی کوردستانە؟ لە ڕاستیە من تێبینیم زۆرە لەسەر ئەم بابەتە و هەموو کاتێکیش لە زۆر بەرنامەی قسەم لەسەر کردووە. سیاست پێویستی بە ئەخلاق و ویژدانە وەزائیدەن ئەو عەقڵ و مەنتقەی کە سیاسەتی پێ بەڕێوە بێ. لە هەرێمەکەی ئێمەدا بەتوانم بڵێم لە ١٩ سیاست پیا و بەڕێوەی ئەبەن و پیاوانی دەسەڵات خواز و ئەم پیاوانە سیاستیان بە شەلەلی بەڕێوە بردووە، سیاستیان بە کاملی وەکو خۆی بەڕێوە نەبردووە و سیاستیان ناشرین کردووە. لە کاتێکە سیاست ئەبێ پیرۆز بێ، سیاست ئەبێ بگەڕێنینەوە سەر واقعی خۆی. بەداخەوە ینی ڕۆڵی ژن، بەشداری ژن ئەتوان بڵێم زۆر لاوازە و هەیە ناڵێم نییە، ئێستا دێمە سەری. بەڵام تایبەتمەندی ژن تایبەتمەندی کەسایەتێکی گۆڕانکارە، گۆڕانخوازە. ژن زوو و گۆڕانکاری لە خۆیدا ئەکا، بۆیە سیاسەتیش پێویستی بە بەشداری ژنە. سەبەبی گەندەڵی سەرەکی لە باشووری کوردستان، سەبەبی سیاسەتی نادیموکراتی سەرەکی لە باشووری کوردستان نەبوونی ژنە. چونکە ژن بە دڵنیاییەوە لایەنی ئێمە ناڵین پیا و بێویژدانە، بەڵام لایەنی ویژدانی و ئەخلاقی بە فۆرمە گشتیەکەی نەک ئەو پێناسەیە کە بۆ ئەخلاق دانراوە ژن لە پێشترە، بەهێزترە. بۆیە گرنگە ئەم ژنە لە ناو سیاسەتا بوونی هەبێ. بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان عقلیەتی دەسەڵاتداری، عقلێتێکی پیاوسالاری، عقلێتێکی دەسەڵاتخوازی، ڕەگەزگەرایی، مادیەتگەرایە. زۆر جار ژنانێکیش کە لە بواری سیاسی داکاریان کردووە لاسایی پیاویان کردوێتەوە کە ئەمە خەتەرە، چونکە پیاو ئەو ئەنجامی سیاسەتەکەی پیاوانی دەسەڵات خوازە کە ئەڵین پیاو باسی پیاوی دەسەڵات خوازەکەین، باسی پیاوی دەسەڵاتدارەکەین کە سیاست بۆ بەرژەوەندی خۆیان بەکارهێنن. ئەوانن سیاسەتیان کردووە.
لێرەدا لە لاساییکردنەوەدا ژنانیش زیانمەند بوون لەوەی کە نەیانتوانیوە نوێنەرایەتێکی ڕاستەقینەی جەوهری ژن بکەن بەڕاستی. هەڵبەتە سیاست یان بەشداریکردن لە سیاست بە باوەڕی ئێمە سیاست بریتی نیە تەنها لە پەرلەمان و کۆمەڵێک وەزارەت و حکوومەت و سەرۆکایەتی هەرێم. سیاست بەڕێوەبردننی هوەری ڕێخستنەوەی کۆمەڵگایە. سیاست ئەبێ هۆشیارکردنەوەی کۆمەڵگا بێ. ئێمە پێمان وایە ئامانجەکانمان پیرۆزن، مادام ئامانجەکان پیرۆزن سیاست دەبێ ئامڕاز بێ بۆ گەیشتن بە ئامانجەکان. لێرە سیاست و ئامانجەکەشیان کرۆ بە حزب، سیاست بۆ خۆی ینی زۆر ناشرین کراوە و ئامانجەکەشی زۆر بەڕاستی ناشرینە. یعنی توانین بڵێن ژن نەیتوانیوە ئەوەی کە عەقڵ و کۆمەڵگەی خۆیان ئەو ژنانەی کە چاویان لێیەتی جێبەجێ بکە لەو کارێک کە ئەیکات یان هەر لەلایەن پیاوێکەوە ئاراستە کراوە. بەڵێ ئێمە ناتوانین بڵین کۆی ژنان، لەبەرەوە ژنان وتم تەنها بواری پەرلەمان و حکوومەت مەیدانی سیاست نییە. مەیدانی سیاست ڕێخستنی کۆمەڵگایە، هۆشیارکردنەوەی کۆمەڵگایە، ممارەسەکردنی سیاستە لەسەر ساحەیەکی دیموکراتی و بۆ ئەوە تێکۆشان. هەڵبەتە ئەوەی کە ینی ئێمە ڕەخنەمان لێ هەیە ئەم ژنانەی کە زیاتر براونەتە پێشەوە ژنانێکن نەیانتوانیوە ئەو ژنە بن کە نوێنەرایەتی ژن بکەن. زیاتر لاسایی پیاویان کردەوە. من ڕێزم بۆ هەموو هەوڵدانێکی ژنان هەیە، بەڵام ژنانێکیش هەن کە خۆیان پەروەردە کردووە کە بە هۆشیاریەوە بە خۆ باوەڕبوونەوە سیاسە دەکەن. ئەزانی لانەخان ژنان پێویستیان بە گۆڕانکاریە لە سیاسەتا چۆن بەخۆ پەروەردەکردن و دوورکەوتنەوە لە عەقڵیەتی دەسەڵات گەرایی. ئێستا وەکو ژمارە ژن هەیە لە سیاسەتا، بەڵام ئایا خۆیان داماڵیوە لە عەقڵیەتیان باشتر باشە. پێویستیان بەوە هەیە خۆیان پەروەردەکەن و شیار ببنەوە خۆیان بن. ژن ئەبێ خۆی بێ. کاتێککە ژن خۆی بوو خۆی بە چ شێوازێ پەروەردەکە خۆی وشارەکاتەوە لەوەی کە خۆی دا بماڵێ لە هەموو عەقڵێتێکی دەسەڵات خوازی، چونکە نەخۆشیێکی زۆر ترسناکە دەسەڵات خوازی، لە عەقڵێتی مادیەت گەرایی و زائیدەن غەریزە گەرایی. بەڕاستی ژنانێکی کە ئەچنە مەیدانی سیاسیەوە ئەگەر ئامانجەکەیان ئەوان دەسەڵات بێ سیاسەتەکەیان پیرۆز نییە، چکە گەیشتن بە دەسەڵات پیرۆز نییە. لێرە ئامانج بۆ بە گەیشتن بە دەسەڵات. کاتێک تۆ ئامانجت گەیشتن بە دەسەڵات بوو لێرە مەسەلەی مادیەت دێتە پێشەوە. کێ باشترین مۆدێل لە بەرەکە، کێ باشترین ئۆتۆمبیلی پێ، جوانترین ژیانی هەیە، ئەمە خۆی پێشنێکی سەرکەوتووە لە سیاسەتە. کاتێکیش مەسلەی باشترین و مادیەت هاتە ناوەوە بۆ خزمەتی دەسەڵات مەسلەی غەرەزیش دێتە ناوە. لە باشووری کوردستان بەداخەوە ئەمە بۆ بە مۆدێل. زوو ژنە بەتواناکان و ژنە خاوەن جەوهەرەکان و ژنە حەقیقیەکان کە عاشقی سیاسەتێکی ئازادن بۆ ژیانێکی ئازاد و دادپەروەرانە زوو پێش ناکەوێ. لێرە مەسلەی جنسی دێتە پێشەوە. کاتێکیش سیاست بوو بە جێگەی ئەم بابەتانە ئەم کۆمەڵکوژیە دروستە بێت کە ئێستا لەناو کۆمەڵگە ئێمەیە ژنان کۆمەڵکوژەکرێن. لە مانگ و دوو مانگی ڕابردوودا لە مانگی ڕەمەزان و مانگی پێشتریشدا کۆمەڵکوژی لەسەر ژنان بەڕێوە چوو. ئێوە ئاگادارن هەموو ڕۆژێ هەموو کاتێک تەلەفۆنەکانمانەکردەوە تەلەڤیزیۆنەکانمانەکردەوە ژنێک کوژرا، ژنێک خنکا، ژنێکیان کوژ، ژنێک سوتە. بەڵام بەداخەوە مۆدلێکی تریش هاتووەتەکایەوە کە سیاسیەکان ژنان دژی یەکتری بەکارهێنن. ڕاستە ئێمە وەکو ژنان ئێمە بۆ خۆمان وەکو ئێمە هەڵگرانی ئەو فکرەی کە ئێمە هەمانە ئێمە خۆشمان ڕەخ ناکەین بە شێوەیەکی بەردەوام خۆمان ڕەخ ناکەین کەم و کورتیەکانی خۆمان ئەو بەرنامەیە دانیشینەوە سەیرەکەینەوە بزانین لەکوێدا هەڵەمان کرد خۆمان ڕەخ ناکەین بۆ ئەوەی کەم و کورتەکانی خۆمان تێپەڕێنین. بۆیە کاتێ ئێمە ڕەخنەی ژنانەکەین ئامانجمانە ژنان جوانترین سیاست باشترین بەڕێوەبردن و بەخۆ باوەڕبوونەوە بەبێت تەسلیم بوون بە عەقڵیەتی پیاوانی دەسەڵات و پیاوانی هەژمون خواز و دەسەڵات گەرا. بەڕاستی وەرە خۆت بە تێکۆشان بکە لە پێناوی گەیشتن بە کورسی نا، لە پێناوی گەیشتن بە وەزارەتێک و بە پلەیەک و بە پەرلەمان و بە پۆستێک و امتیازێک نا، لە پێناوی ئەوەی کە سیاسەتێکی ئەخلاقی بەڕێوەبەری. ئەزانی پێویستە ژنان بۆ خۆی سیاست ئەبێ ئینسانی سیاستمەدار ئەبێ ئینسانی عاشق بێ، ئەگەرنا ناتوانێت سیاست کە. بەداخەوە من ئەم عاشقە کەمە بینم، بەڵام خۆشبەختانە ڕەوتێک لەم سیاستمەدار عاشقە خەریکە پێشەکەوێ. عاشق بەچی؟ عاشق بە ئازادی، ئامانجەکەی ئازادی بێ، ئامانجەکەی دەسەڵات نەبێ. کێشەکە لەوەدایە ململانێ لەسەر ئەم مۆدێلە لە سیاست نییە.
حزب لە دوای حزب دروستە بێ ئەو بەناوی ئۆپۆزیسیۆن دێ ئەم بەناوی دەسەڵاتی ئەو بەناوی ڕەوتێکی جیاواز و فکرێکی جیاواز دێ بەڵام هەمویان ململانەکانیان لەسەر گەیشتن بە دەسەڵاتە کەس ململانەکانی گەیشتن بە ئازادی نییە ئێمە بۆ خۆمان ململانەکەمان گەیشتن بە ئازادیە بۆیە کاتێکیش ڕەخنەی ژنان بکەین ئامانجمانە ژنان پێشکەون و زۆر بۆمان گرنگە و هەر ژنێک لە هەر شوێنێکا بێ کاتێ سیاست دەکا ئێمە شانازی پێوەکەین من دەستخۆشیم لە تۆ کرد و لەو بەرنامانەی کە لە ڕابردوو کردوتە ئەو ژنە بەتوانانە و هێناوەتە پێشەوە ئەمە بۆ خۆی کارێکی گرنگە بۆیە ئێمە کە ڕەخنە ئەەکەین ئامانجمانە هەمومان بەیەکەوە خۆمان وشیارکەینەوە خۆمان ڕێک بخەین و خۆمان دابماڵین لەو عقلێتە کلاسیکەی پیا و سالاری و دەسەڵات خوازی و مادیەت خوازی کە بۆتە ململانی نێوان سیاسیەکان باشنان دووربین لەوە بەم ڕەنگە ئەتوانین بەڕاستی ساحەی باشووری کوردستان بکەین بە ساحەیەکی دیموکراتی ململانەکانیش بکەین بە ململانێکی دیموکراتی یەک خاڵیتر بە کورتی بڵێم ئەوشەوەیەکە ململانی ژنان پێویستە لەسەر ململانی فکری بێ کامەمان زۆر خۆمان پڕچەکەکەین بە فکر بابین مناقەشەکانمان دیبەیتەکانمان بەرنامەکانمان هەموو لەسەر مناقەشەی فکری بێ نەک مناقەشەی ئەوەی کە چۆن کامەمان بگەینە دەسەڵات و ژیانێکی خۆشترمان تەراخان ساڵانێکە تۆ جێگری هاوسەرۆکانی تەفگەری ئازادی هیچ کات ڕێگری و ئاستەنگاتوەتە بەردەمەتیان دروستتر بڵێم ئەو ڕێگری و ئاستەنگانە چی بوون هاتوونەتە بەردەمی جەنابەت پرسیارێکە ئەو بزانام جاری یەکەمە لێم بکرێ لە هیچ ڕاگەیاندنی قسەم لەسەر نەکردووە من پێش تەفگەری ئازادیش لە سەرکردایەتی یان بەڕێوەبەرایەتی پارتی چارەسەری بووم بە دڵنیایەوە بۆ هەر ئینسانێک بێ ئۆپۆزیسیۆن بێ ئاستەنگی و کێشەی بۆ دروستە بێ بە تایبەتی تر ژن بیت ئاستەنگی و کێشەکان دووقات بۆ دروستە بێ و دایک بی زیاتر بۆ دروستە بێ من لە خۆناساندنەکەی زۆر باسی وردەکاری و ناسینی سیاستم نەکرد بەڵام من بە شێوەیەکی ئەکادیمی نەبووم بە سیاسی من بە خوێندنەوە و تا ڕادەیەکی کەم تێگەیشتن لە فکر و ئایدۆلۆژیای ڕێبەری ئاشتی خوازی مرۆڤایەتی ڕێبەر ئۆجەلان تێکەڵاوی مەیدانی سیاسی بووم ئینجا لێرەکە ئینسانێکی ئاپۆیی بیت و ژن بی و ئۆپۆزیسیۆن بی و هەر ئۆپۆزیسیۆنی دەسەڵات نەبی ئۆپۆزیسیۆنی کۆمەڵی عەقڵیەت و دابوونەریتی نێگەتیڤیش بی لە هەولێریش بژی بە دڵنیایەوە ئاستەنگیەکان زۆر بوون و من ینی لە هەوڵی تیرۆرەوە بگرە هەتاوەکو هەوڵی ڕەشاندنی مناڵ ئەم بربەستانە تێک بشکێنیت ژنی بە ئیرادە ئەتوانێت هەموو شتێک تێپەڕێنێ من هەمیشە کارم لەسەرەوە کردووە هەرگیز باسیەوەم نەکردووە چەند هەوڵ بەرامبەر بە من دراوە مەسەرەن هەوڵی زۆر گەورە دراوە زۆر کەسی دەوروبەری من ئاگادارن بە پارەی زەبەلاح بە ژیانی شاهانەی ڕووکەشی کە من باوەڕم پێی نییە من بکڕن کەسایەتیم بکڕن لە کەسایەتی منە زۆرێک لە هەواڵەکانم بێ مۆراڵ بکەن بێ باوەڕ بکەن پاشگەز بکەنەوە بەڵام من لە بری ئەوەی بێم قسە لەسرم بابەتانە بکەم بڵێم هەوڵیاندا من بکڕن هەوڵیاندا من بکوژن هەوڵیاندا پاشەکشەم پێ بکەن نا من لە جیاتی ئەوە دێم زیاتر خۆم پەروەردەکەم بەڵام دیارە من نقطەیەکی زوعفم هەبە بۆیە ئەوان لیان ڕابینی وم هەوڵی کڕینی من بدەن ئەبێ من ئەو نقطە زوعفە لە خۆما بکوژم ئەبێ جارێکی تر خۆم پەروەردەکەم و پێم وایە ژنی بە ئیرادە ژنی بە باوەڕ ژنانێکە لاسایی کەس ناکەنەوە ژنانێکە قەناعەتیان بە ئیرادە و توانای خۆیان هەیە و عاشق بە گەلی خۆیانن بە خاکی خۆیانن بە نیشتیمانی خۆیانن هەر کەس چیمان لە پشت ئەڵێ هەر کەس چۆنمان پێ ئەڵێ کەسانێکی کە نامان ناسن پرۆپاگەندەیەکی کە دەسەڵاتێکە هیچ بۆمان گرنگ نییە گرنگەوەی ئێمە بە مەبدە و بە بیر و باوەڕەوە بە شێوەیەکی خۆبەخشانە لە هاوسەرۆکمانەوە هەتاوەکو ئەندامێکی ئاساییمان هەمووی بە شێوەیەکی خۆبەخشانە بە دوور لە هەر بەرژەوەندیەک تەنها لە خزمەتی گەل و نیشتیمانە کار و خەباتی خۆمانەکەین بۆ ئەوە بڕیاری ئەوەمان داوە چی ڕوبەڕوومانە بێتەوە دوژمنە داگیرکارە ناوخۆیە دەرەوەیە هیچ بۆمان گرنگ نییە تاو کاتێک کە لە ژیانین ئێمەش لە سەردەشت عوسمان و لە دیار غەریب و لە کاوە گەرمیانی و لە ڤیانجاف و ئەوانە زیاتر نین و شانازیە ئەگەر بە ڕێگەکەی ئەوانە بڕۆین و تا ئەو کاتەی کە ئێمە بگەین بە مەقامی شەهیدبوونی بە هیواین ئێمە بە پاکی و بە دروستی لە مەیدانی خەبات و خزمەتی خەڵکات بمێنینەوە تاراخان بڵێن کوشتنی ژنان خۆ کوشتن ئامارەکان دەبینین ڕۆژ بە ڕۆژ لە بەرز بوونەوەدان ئامارەکان ژمارەی ترسناکی تێدایە هۆکاری ئەم کوشتانە چییە ئەم خۆ کوشتانە چییە و ئێمە چی بکەین بۆ ئەوەی ئەم دیاردەیە چارەسەر بکرێت بەڵێ هەڵبەتە من ڕاستە دەستەی هاوسەرۆکایەتی یان جێگری هاوسەرۆکی تەفگەری ئازادی و کار و خەباتی من کاری سیاسیە بەڵام ئەولەویەتی کاری من هەمیشە کاری ژنانە هەتاوەکو پرسی ژنان هەبێ
من زۆر جارکارە سیاسەکانم بەجێ هێشتەوە پرسی ژنان و باوەڕم وایە قەناعەت و باوەڕی منە دۆخێکی کە ئێستا لە ڕوانگەی پرسە کۆمەڵایەتیەکانەوە لە باشووری کوردستان بەڕێوە ئەچێت دۆخێکی زۆر ترسناکە کە هەستی پێ ناکرێت کە دەسەڵات باکی پێی نییە. هۆکاری چییە لە کاتێکە ئەڵێن کوردستان بەم هەموو پێشکەوتنایەتی ئەپەڕێت بەڵام دەبینین ڕۆژ بە ڕۆژیش ئامارەکانی کوشتنی ژنان یان خۆکوشتنی ژنان بەرز دەبێتەوە. هۆکارەکەی من پێم وایە عەقڵێتی سیاسیە عەقڵێتی سیاسی ڕۆڵی هەیە لە تێکچوونی شیرازەی کۆمەلگا و لە ئاراستەکردنی کۆمەلگایەکی ئازاد کۆمەلگایەکی خاوەن ینی پرەنسیب کۆمەڵکایەک بۆ گەیشتن بە ینی دیموکراتیزەکردنی سیستەم و کۆمەلگا ئەرکی سیاسەتە ئەرکی یاسایە ئەرکی پەروەردەیە ئەرکی ئەم سێکتەرانەیە کە هەمووی دەسەڵاتی سیاسی لەسەری بەرپرسە لێرە تۆ کەناڵەکانی ڕاگەیاندنە بینی چۆن ئیشەکەن بەڕاستی تێکدانی کەلتوری ئەم کۆمەلگایە ینی من ڕۆژانە بەرکەوتم هەیە لەگەڵ کەیسەکانی ژنانە کچانی گەنجە ینی کارەساتی گەورە ڕوئەدا ئەکرێ بەرنامەی تایبەت هەبێ لەسەر و باباتانە کە دەسەڵات بۆ خۆی هاوکارە لەوەی کە تونوتیژیەکان زۆر بن دەسەڵات هاوکارە لەوەی کە ژنان بکوژرێن دەسەڵات هاوکارە لەوەی بکوژانی ژنان ئازاد دەکا و بکوژانی ژنان داڵدە دەدا چونکە بکوژانی ژنانن ئەبنە چەتەگەلێکە ئەتوانن دەسەڵاتدارەکان بپارێزن ئەتوانن بەرژەوەندیەکانی دەسەڵات بپارێزن بۆیە ئەوانەی کە ژنان ئەکوژن بەلای دەسەڵاتدارەکانەوە گرنگن بیان پارێزن و ئەیشیان پارێزن کەیس هەبووە مەسەلەن هاوژنەکەی خۆی پارچە کردووە بەڵام دوای ماوەیەکی کەم ئازاد کراوە دوای کچەکەشی کوشتووە. تارەخان کۆتا پرسیارم حەزەکەم ئەو پرسیارە بێت دەسەڵاتی کوردی و فەرمانڕەوای وڵات تا چەند توانیویانە سوود لە وزە و توانای ژنان وەربگرن؟ بۆ تەواوکردنی پرسیاری پێشوش پێویستمان بە هۆشیارکردنەوەی ژنان هەیە پێویستمان بەوە هەیە شەو و ڕۆژ نەخەوین ژنانی چالاکوان ژنانی سیاسی ئەبێ ئەرکی یەکەمیان وشیارکردنەوەی ژن بێ ژنانی ئێمە وشیار بن پەنا بۆ خۆکوژی نابن و ئەتوانن ژیان بە ئیرادەیەکی بەرزەوە ژیانێکی باشتر بە خۆیان دروستکەن سەبارەت بەوەی کە چەندە دەسەڵاتی کوردی لە باشووری کوردستان سوودی لە تواناکانی ژن بینیوە من پێم وایە دەسەڵاتی کوردی هەموو هەوڵێکی خۆی خستوتە گەڕ بۆ ئەوەی تواناکانی ژنی بەهێز بکوژێت من پێم وایە هەوڵی داوە سیاسەتکردن لە هەرێمی کوردستان دابماڵێ لە هەبوونی ژن و ئەو کۆمەڵێک هەوڵی داوە کۆمەڵێک ژنی کارتۆنی بخاتە ناو حزبەکانەوە یان حکومڕانیەوە وەکو شکل خۆشبەختانە هەندێک ژن هەن نوێنەرایەتێکی باش ئەکەن ڕاستە ئەوانە هەوڵیان داوە وەکو کارتۆنێک بەکاریان بێنن بەڵام ئەو ژنانە تا ڕادەیەکی باشتوانیوانە نوێنەرایەتی ژنبوونی خۆشیان بکەن یان نوێنەرایەتێکی ڕاستەقینەی کۆمەلگا بکەن کاتێ ئەڵێ نوێنەرایەتی ژنبوون نوێنەرایەتی هەموو کۆمەلگایە بێ جیاوازی ناڵین کاریان بە مافی پیا و مناڵ و چین و توێژەکان نەبێت تەنها ژن ئەمە بەسمانەوەیە ژن دایکە و دایک جیاکاری نازانێ و دایک سیاسەتێکی سەرکەوتوانە و ڕازگۆیانە و بە ئەخلاق و بە ویژدان زائیدەن عەقڵ و مەنتەق بڕێوە ئەبات بۆیە ئەگەر دەسەڵاتی کوردی سوودی لە تواناکانی ژن ببینایە و دەرگا و کۆڵێ زەمینەی خۆش کردایە بۆ ئەو ژنانەی کە بەتوانان لە ناو مەیدانی سیاسیە کار و خەباتکەن بە دڵنیایەوە دۆخی ئەم هەرێمی کوردستانە ئێستا بەم ڕەنگە نەبوو ئێستا داگیرکرد تاراتێنی لە ناو ساحەی باشوورە نەئەکرد کە بە هەزاران هەزار خوێنی بۆ ڕژاوە و ئێستا هەموو ڕۆژێ ژن کۆمەڵکوژ نەئەکرا ئێستا خێزانەکانمان ئاسوودەتر بوون ئێستا سیاسەت دیموکراتیانەتر بوو بەڵام دەسەڵات گلەیمان لێ هەیە ڕەخنەمان لێ هەیە و پێمان وایە قەت ئەم دەسەڵاتە و ئەم عەقڵیەتە ناتوانێت جێگە بۆ ژنێکی بەتوانە بکاتەوە بۆ ژنانێکی کە نوێنەرایەتی ئیرادی ڕاستەقینی کۆمەلگاکە. دەستخۆش بە تارەخان زۆر سپاس بۆ ئامادەبوونت خۆشحاڵ بووم بە هیواین دۆخی ژنان لە هەرێمی کوردستانە بەرەو باشی بڕوات و جارێکی ترگوێمان لە کوشتنی ژنان نەبێت. بینەرانی شارپرێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەمان تا دیدار هەر شاد بن.